ئەگەر چەند ژمارەیەکت پێ بڵێم لە چوارچێوەی پلاسکردن کۆکردنەوە دەتوانی بۆمانجام بدەیت؟ دەی باشە با دەست پێ بکەین. 73 ئێزدی پلاس 24 ئێزدی پلاس 17 ئێزدی پلاس 33 سیوسێ ئێزدی 137 زۆر زیرەکی پێشێ منەوە تاقیکردنەوە بکەم زۆر متمانە بەخۆم هەبوو دەوت پلەیەکەم بەدەست دێنم و بە یارمەتیخوای گەورەی ئەمڕۆ توانم پلەیەکەم بەدەست بێنم.